کەوتووە بەڵام لە 2000 یان نەخۆشخانەی دروست بکردایە بە درێژایی 30 ساڵی حکومڕانی ئەوە حاڵی خوێندکارانی دەرچوو بەمڕۆ نەدەگەی و ئەم ژمارە زۆرەی خوێندکاران لەسەر یەک کەڵەکە نەدەبوو. هذه أم قشنوتا ما في هموم ملتها هذه أم قشنوتا ما في هموم ملتها دواز بين الخوبخشان باقي فليس بحكمتيان حتى خوين كاري ما بي لما في خوي خوش نابي ما في خوم داواكم داوای خێرتان لێ ناکەم داواکاریەکانمان لەم خاڵانەدا خۆی دەبینێتەوە. یەکەم دامەزران و دابینکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بەپێی ساڵی دەرچوون و کۆنمرەی پێویست لە کەرتی حکومی و تایبەتی بەبێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار، کۆتایی هێنان و ڕاگررتنی دامەزراندن بە پاڵپشتی و تەسکەی حیزبی و دانانی کەسی شاو بۆ شوێنی شاو. دووەم دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژە یاسای بودجە بۆ دامەزراندنی ساڵانەی نوێ بە شێوەیەکی دادپەروەرانە. سێیان لە پێناو بەرقەراربوونی یەکسانی لە دەستکەوتنی هەلی کاری ڕێخستنی کاری فەرمانبەران لە کەرتی تایبەتی و حکومی و قەدەغەکردنی فرەکاری لە فەرمانگە حکومی و کەرتی تایبەتدا. چوارەم جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکومی و کەرتی تایبەتدا. پێنجەم قەدەغەکردنی بەکرێدانی بڕوانامە لە سەرجەم دام و دەستگا حکومی و ناحکومیەکاندا. شەشەم دوورخستنەوەی کەسانی بیانی بێ بڕوانامە و ناکارامە و وەپڕکردنەوەی شوێنەکانیان بە کەسانی نێوخۆی و خاوەن بڕوانامە و لێهاتوو لە بوارە جیاجیەکان و وەزیادکردنی دەستی هەلی کاری ناوخۆی و لە کارگە کۆمپانیا ناوخۆی بیانیەکاندا. حوتەم بە مەبەستی ڕەخساندنی هەلی کاری زیاتر و بەرەو پێشبردننی بەرهەمی ناوخۆی و دروستکردنی چەندین کارگەی بچووک و گەورە لە بوارە جیاجیەکان لە قەزا و ناحیە و شارەکاندا. هەشتم کاراکردنی پرۆژە یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی توانای گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان. نوێم بڕینەوەی دەرماڵە بۆ ئەو دانەمەزراوانەی کە لە کەرتی حکومی و تایبەتی هەلی کاریان بۆ نەرەخساوە بە جۆرێک لە 150,000 دینار کەمتر نەبێت و تا ئەو کاتەی دەرفەتی کاریان بۆ دەرەخسێت.